بەرپرسی یەکەمی ئیدارەی خۆجێی یەکێک لە سەرەکیترین پارێزگاکانی هەرێم بە ئاشکرا دەڵێ حکوومەتی هەرێم لە هیچ یەکێک لەو پارە و هاوکاریانەی لە قۆناغی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا بەدەستی گەیشتووە بەشی نەداون. لەم کۆبوونەوەیە بڕیاردرا دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی کە هەردوو مانگ لەمەوبەر دەیگوت سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت زۆر نازی سلێمانیان کێشاوە ئێستا گازندەی هەیە لەوەی خەریکە قەیرانی کۆرۆنا کۆتایی دێ بەڵام هیچ کام لەو هاوکاری و کۆمەکانەی حکوومەتی هەرێم بەدەستی گەیشتووە بە ئەوان وەک ئیدارەی خۆجێیی سلێمانی نەگەیشتووە. لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا سەرۆکی حکوومەتی هەرێم بانگەوازی لە دەوڵەمەندان و کۆمپانیاکان کرد لە ڕێی ژمارەیەکی بانکیەوە هاوکاری دارایی حکوومەت بکەن. بەشێک لە کۆمپانیا و دەوڵەمەندەکان بەدەنگ بانگەوازەکەەوە چوون. بەپێی ڕوونکردنەوەیەکیش کە حکوومەتی هەرێم لە وەڵامی پارێزگاری سلێمانی دەری کردووە حکوومەتی هەرێم 20 ملیار و 500 ملیۆن دۆلاری کۆمەکی دەوڵەمەندان و لە بەغداشەوە 3 ملیار و 500 ملیۆن دیناری بەدەستگەیشتووە. حکوومەتی هەرێم لە ڕێی ڕێکخراوی تەندروستی جیهانیشەوە هەندێک ئامێر و کەرەستەی تەندروستی بەدەستگەیشتووە کە ڕوون نییە ئایا ئەویش پشکی سلێمانی لێدراوە یاخود نا. حکوومەتی هەرێم لە جیاتی ئەوەی وەک ڕێکخراو و گروپ و دەستگا خێرخوازیەکان زوو بەزوو ئەو هاوکاریە بەدەستی گەیشتووە. ئەگەر وەک خۆی دەڵێ بۆ هەژارانیەتی بەسەریاندادا بەشی بکردایە تازە بە تازە وەک لە ڕوونکردنەوەکەیدا بۆ پارێزگاری سلێمانی نووسیوێتی بڕیار و نووسراوکراوە کە دابەش بکرێ. ئەگەر دەستگایەکی وەک بەخشین بە ژمارەیەکی کەم لە کەسانی بەردەست و لقی لە ناوچە جیاوازەکان بۆ دۆخێکی وەک ئەوەی لە سەرەتای مانگی ئادار تا چەند ڕۆژ لەمەوبەری مانگی نیسان دروست بوو توانی 8,000 سەبەتەی خۆراک و زیاتر لە 77 ملیۆن دینار هاوکاری خۆراک بەسەر هەژار و کەم دەستاندا دابەش بکە. حکوومەتێک بۆ ناتوانێت لەو کاتێک کە خەڵک پێویستی بە هاوکاری و یارمەتی هەیە ئەوەی بەو ناوەوە کۆی کردوتەوە دابەشی بکە چونکە کورد وتەنی کنگر و ماست بەوادەی خۆی. بەرپرسانی ناوچەی پارێزگاکان و پێش ئەوانیش هاوڵاتیان مافی خۆیانە نیگەران بن لەو ڕەفتار و هەڵسوکەوتانەی حکوومەتی مەرکەزی لە هەولێرەوە لەگەڵ ناوچەکانیان دەیکا. بە تایبەتیش کە ماوەیەک لەمەوبەر سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت دوای چەند سەعاتێک لە باران و لافاوێک کە ڕووی لە پارێزگای دۆ کرد بەڕێی 3 ملیار دیناریان بۆ زیان لێکەوتوانی پارێزگاکە تەرخان کرد. بەڵام دوای زیاتر لە 2 ساڵ تێپەڕبوون بەسەر زەمین لەرزەکەی شارۆچکەی دەربەندی خاندا هێشتا زیان لێکەوتوانی چاوەڕێی قەرەبووکردنەوەن.